دوجار کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و بانکی TBI سکاڵای تێکەوت. حکوومەتی هەرێم بڕیاری داوە لە بانکی ناوەندی سکاڵا لەسەر بانکی بازرگانی عراقی ناسراو بە TBI تۆمار بکات. چونکە ساڵی ڕابردوو وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ بانکەکە ڕێکەوتن بۆ ئەوەی کە بێت بەشداری پرۆسەی هەژماری من بکات و ئەوە بوو دواتر 40,000 فەرمانبەر لەو بانکە بڵین بەشداریان کردووە بۆ ئەوەی لە ڕێگەی و بانکەوە موچەکانیان وەربگرن. بەڵام لە ماوەی ئەو ساڵەدا بانکەکە هیچ هەنگاوێکی نەناوە. ئەمە حکوومەتی هەرێم و ینی ئەو بەشەی کە پێیوەستە بە پرۆسەی هەژماری منەوە نیگەرانی کردووە کە بۆ ئەو بانکە هیچ ئامێرێکی ڕاکێشانی پارەی دانەناوە لە کاتەدا بڕیار بوو 100 ئامێری ڕاکێشانی پارە لە هەرێمی کوردستان دابنێ. ئەم خاو خولیچیە وای لە بەرپرسانی حکوومەتی هەرێم و هەژماری من کردووە کە بیرەوە بکەنەوە بە ئاشکرا بەم شێوازە سکاڵا لە بانکە تۆمار بکەن. وردەکاری ئەم کێشانە زۆرن، دەتوانن لە 964 دۆتکەی ئاردی بخوێننەوە.